هەر دەبی ببینەوە بەخوای داوەتان لێ دەکەم دەبی کوڕەکەم هەلە بۆ ببینەوە ئەوەندە داواکاریم لەنگۆیە هیچ کەم نییە کوڕی من بێتاوانە. ماوەی 4 ڕۆژە دوای ئەوەی دوو گەنجی شاری هەولێر بە مەبەستی کار سەردانی بەغدا دەکەن ماوەی 4 ڕۆژە پەیوەندیان دەپسڕێ لەگەڵ خانەوادەکەیان و تا ئێستا بێسۆراغن و خانەوادەکەیان هەموو لێرە کۆبنەوە. من دەمەوێت وردەکاری ئەم بابەتە بزانم کاکە جان سڵاوت لێ بێم. باشێ بابەتەکە چیانی وردەکاری بابەتەکە چییە بۆم باس بکەم؟ بەڵێ ئەمن وەکو برای جێگر و ئامۆزای ئەحمەدی ئەو دوو گەنجێکە بێسەر شوێنن لە ڕۆژی یەکشەمەوە یەکشەم شەوەکە ڕۆژینە هەتا سعات 5 دقەکەم پەیوەندیم لەگەریان بووە ئەوانەوە بۆ ئیشکردن ڕۆشتینە بۆ بەغدا ینی تقریبا دوم جاریتیان برایەکەم دوم جاریتی چووە برایەکەم سایاقەکە بووە ئیشەکانی وی ئامۆزایەکەم لەگەری چووە هەر ئەوا لەگەری چوە لە ئەمنیێت حتى ساعات 5 دقة 5 أو اتصالاتي هبوا لقر برادران ولا من حتى 5 دقة هبوا لا باش 5 أمن بيوندي بيونا كده إيش يعني إيش ما توابوا هذا إيش خمان هبوا كرديد من لو كاتي بيني 5 حتى عفت بجيري خمان بجيري خزمو كسو برادر وبرايا كان بيوندي نمايا هر كسك بيوندي كرد بي لو كاتي بيوندي ولا من دريتوا أو شوي أما حتى بياني بيوندي ما كرديا وهاتانی ڕوانەکەش بە بەردەوام پەیوەندی ما کردیا تقریبا 2 ڕۆژ هەتا دوێنێکە تەلەفۆنەکانیان کراوە بۆ زەڕەزەڕۆی بەڵام دیارە شعانیان نمایە نازانم بزەبت لەبەرەوەی شعانیان نمایە تەلەفۆنەکان داخراوە یان شتەکەی لەو بابەتەی لایەنی ئەمنی بەغداد ئێوە پرسیارتان کردووە؟ بەڵێ برایەکەم ئێستاوا لێوێ لەگەر کۆمەرە خزم و دۆست و برادران هەموو لێوێنەرن لە دوێنێ بە بەردەوام کوچە کۆڵانی ئەو شارە هەم گەڕانە هەموو شوێنێکی ئەو شارە گەڕانە هیچ معلوماتێکمان نییە کەوانە یعنی هوردەکاری هیچ هوردەکارێکیان نەدانێکوانە لە شوێنێک بنیان سەر شوێنێکیان نییە. پێشتر سەردانی ئەو شوێنەی کردبوو ینی کاری لێ بوو تقریبا پێشەوەی بڕوە ینی پێشەوەی ئەو جارە بڕوە عفتەک پێشینێ چوو بوو لەگەر کوڕەبلگەکەم سەردانێکرد جارشکە چوو بەڵێ ئەو دوم جاری تکە بچی ینی ماوەی 4 ڕۆژە هیچ دەنگ و باسێکیان نییە هیچیان نەوەڵا 4 ڕۆژە تەلەفۆنەکانیان دەڕۆژ هەتا دوێنێ تەلەفۆنەکانیان زەڕەز دەڕۆی احتیادی بەس ئەو ڕۆکە تەلەفۆنەکان زەڕەز نمایە هیچی سەر زەڕەز بۆ تەلەفۆنەکانیان دەڕۆی بەڵام وەڵامدانەوەیان نەبوو بەڵێ بە تاکی زەڕەسەکە دەڕۆی وەڵام نەبوو ڕۆژی یەکشەمێ سعات 5 حەسرێ ئەم قسەم لەگە کوڕی خۆم کرد ئاخر قسە ئاخر دقە ئاخر وەقت هەر ئەوەندە بوو کوڕێ من چوە لە بۆ ئیشێ لە بۆ کاسبی خۆی چوە چتە بەغدایە هیچ ئیشەکی نییە هیچ غەلە لە چی نییە هیچ مخالفەتی لەگە کەس نییە کوڕی من بێتاوانە بە بێتاوانی هەر لەو گۆڕێ بزر بووە نازانم چتە چێن دەرێ ئەم بەخۆم بەیەتیمین بەخێو کردیا بەخوای کوڕێ من زۆر ئینسانێکی پاکە زۆر ئینسانێکی خاوێنە دڵسۆزە داوا لە حکوومەتی دەکەم لە سەرۆکی هەرێم دەکەم لە هەموو گەورەکان هەموو بێنە سەخت داواکارم ڕجاکارم بەیەتیمیم گەورە کردیا لە بۆم ببینەوە جای خواتان لێ دەکەم داواتان لێ دەکەم هەرچتان دەوێ هەر ئەوەندەم لەنگۆ دەوێت بەس ئەوەندە کوڕەکەم لە بۆ بگەڕێنەوە بە قوربانتان دەبم سەرۆکی هەرێم حکوومەتی هەرێمی کوردستان هەموو نێوێنەرەکان گەورەکان ئەوانی لە بەغدایەنە لە هەولێرێ لە هەر جێیەکیە کوڕێم هەر دەبی ببینەوە بەخوای داواتان لێ دەکەم دەبی کوڕەکەم هەلە بۆ ببینەوە ئەوەندە داواکاریم لەنگۆیە هیچ کەم نییە کوڕی من بێتاوانە هیچ تاوانە چی نەکردیا.